ئەوەی ڕاستی بێ من ئێستا یەکێک لەو خوێندکارانم کە ئێستا مامۆستایە ئێستا ئەوەی بیرخستمەوە کاڵێ لە کۆلێج کاتی خۆی ئەوە پێوتوین قسەیەکی نەستەقەیە لە شێوەی بێتێکاڵێ هەر ماڵی کوردە شێواوە بێخێ و مەشهورە فیکە بە برای بێلێ و بەداخەوە لە هەرێمی کوردستانە فیکە بە برای بێلێ و لێ ئەدرێ بۆیە خۆشتەزانی کە فیکە بە برای بێلێ و لێبێرێ واتە فیکە نییە کارەکانیش ئەوەیە ئەجینا ئەگەر خەڵکی دڵسۆز و لێزان و پسپۆر ئەو بڕیارانە لای ئەوانەوە دەرچێ هەرگیز بڕیاری وا دەرناچێت نەتەوەیەک نییە لە جیهانە خۆی سوکایەتی لە زمانی خۆی بکە بەڵام ئێمە لە سایەی هەرێمی کوردستانە ئەو دیفاکتۆیی کە هەمانە کە خوێنی سەدان هەزار ئەگەر زیاتریش نەبێ بۆی ڕژاوە بۆ ئەوەی ئێمە ناسنامەی نەتەوەی خۆمان بپارێزین کە یەکەم شت بۆ ئەوە زمانەکەمانە وە زمانەکەمان ئێمەی پاراستە بوو ئێستا بەداخەوە لەسەر دەستی خۆمانە زۆر بێ منەتانە ئەبینی پێ بە زمانەکە ئەندێ لەبەرەوە ئەو بڕیارە من وایە بینم بەڵێ ئەوە دژ بە بەرژەوەندی باڵای نەتەوەیمانە وە کارێکی تا سەر ئێسک خراپ با من شتێک بڵێم ئێمە لەم ڕۆژانە کۆڕبەندێکمان هەبوو لە نووسەران کە کۆمەڵێک ئەکادیمی دڵسۆز لێکۆڵینیان هەبوو وە کۆمەڵێک ڕاستپاردەمان هەیە وە پێشتریش ئێمە ئەو کارانەمان هەر کردووە بەڵام تۆ کە سەرەوە گوێ نەگرێ ئەوانەی بڕیار بەدەستن گوێ نەگرن ئەو ئاکامە هەرە بێ من بە دڵنیاییەوە پێ دەڵێم ڕەنگە ئەزمموونێکی تر نەبێ لە جیهانە کە خەڵک خۆی دژی زمانەکەی خۆی بێ بەڵێوە دژایەتیکردنی زمانەکەیە جا تۆ سیر کە لە سەر شەقامەکانەوە بڕوانە لێرە لە هەولێر لە دهۆک بزانە چفا شاگردانیەکە بزانە لە کام وڵات ئەوە ڕێ بەوە ئەیرێ کە خەڵکی تر بێت بە زمانی خۆی بە ڕێنووسی خۆی تابلۆکان هەڵبواسی هەندێکی هەر کوردیەکەی هەر لەگەڵانیە کە ئەمە نییە من چۆن بڵێ بە دوواداچوونم بۆ پەرلەمانی وڵاتان کردووە کە قانونی زمانە فەرمیەکان چۆنە لەوێ باشترین نمونە هەرێمێکی وەک کیبێکی کەنەدایە بزانە لەوێ تابلۆیەک ئەگەر ڕێی پێبن بنووسیە بە زمانێکی تر سەرەتا بێ بە زمانی خۆیان بە فەڕەنسی بە فۆنتێکی گەورە دیار بە وردیش بە فۆنتێکی تر قابلی ئەوەیە کە ڕێی پێن بنووسێ بە زمانێکی تر بەڵام ئێمە کێ لە کێ پرسێ تۆ سەرنجی بەدبەختی بە سەرنجی بەدبەختی بە ئێمە زۆرینەمان موسڵمانین باش بەڵام ڕێژەی ناونانی مناڵی کورد بە زمانی عەرەبی بە وشانەش کە عەرەب خۆی وازی لێنەوە ئێستا زۆرە یا پێش ڕاپەڕین زۆرن لەبەرەوە گە سەرنج بی لە هەر لایەکەوە بیگری ئێمە زمانەکەمان بەرەو پردبوون و داڕمان براوە لە هەر لایەکەوە بیگری شەوانە تۆ جۆ لە میدیاکارەکان بگرە لە تەلەڤیزیۆن و ڕادیۆکان بگرە بزانە من لەم شەوانە گوێم لە کاکەیەکە کاکەیەکی بەرپرس لە پۆستێکی گەورە ئەڵێ پارەکە کەڤەر ناکە باشە تۆ ئەمە ئەم قسەیە بۆ کورد دەکەی خۆ من دڵنیام تۆ ئەنگلیزیەکەش و باشی نازانێت ئەیتر لەوە بیگرە لە شەوانە یعنی باشتی دکتۆر عەزیز مستەفا ڕەسوڵ ئەیوت ئەیوەم تەلەڤیزیۆنانە پێ ئەچێ کاریان ئەوە بێکە زمانەکە تێک بن لە ئەڵمانیا بە زمانی جگە لە ئەڵمانی خوێندن نییە بۆ ئەڵمانیا دواکەوتوبی ئێمە پێشکەوتوبین ئێمە لێرە بە تورکی بە عەرەبی بە فەڕەنسی بە ئەنگلیزی کام زمان هەیە تۆ بڕۆ داوایەک پێشکەشکە بڵێ بە زمانی مەلاوی منەمەوێ قوتابخانەیە بکەمەوە لەبەرەوە ئێرە پاشاگردانیە نییە شتیوان نییە شتیوان نییە ئەوە پاشاگردانیە ئێمە لە پاشاگردان با من نمونونەیەکە پێ بڵم یەکێک لەوانی کە خۆی خوێندنگەیەکی هەیە لە هەولێر بێگانەیە ئەم بێگانەیە خۆی خوێندنگەیەکی هەیە بەڵام لەم دو ساڵی پێشوە هاواری لێستا ئەڵێەوە بووە لە میلەتی خۆتانەکەن ئەوە لە کام شوێن مناڵ لە قۆناغی دایەنگا و باخچەی مناڵانەوە ئەخرێتە بەر
خوێندن بە زمانانی بێگانە ئاخرەوە بۆ ئەو نەوەیە ترسناکەوە باش نییە لەبەرەوە تۆ لە کاملان پیاڵی تا پێ بڵێم پاشاگەردانیە ئێستا بەڵێ کە تۆک بە زمانی بێ خۆناغی داهێنگا و باخشی مناڵان و بنەڕەتیەوە تۆ پەیوەندی بەو کەلتور کەواتە زمانەکەی خۆ بە سوگەزانی کەواتە کەلتورەکەی خۆ بە سوگەزانی ئێتۆ ئەگەر سەرنج بێ ئێستا خەڵکێکەیە ئەگەر قسەکانی ببێژیتەوە ڕێژەیەکی زۆری وشەی زمانی ئێمە نییە لکەی ئێمە بە خەڵکمان بە تەمەنمان و تۆ حاجی ئەگەر حەجی نەکردبێ دەبڕۆ ئێستا لە لەوانەیە تەلەڤیزیۆنەکەی ئێوەشەوە بەکاربێنێ بۆ مکەسی لە بازاردا بڕۆ بزانەوەیان نا تۆ بزانە کوردەکە خۆی بە عەرەبی هاوارەکە ئێمە وڵاتەکەمان وا بەرەو بە عەرەببوونێکی شوێنەیی ئەچێ ڕێژەی لە دایکبوون لە ناو کووردا بە تەواوی کەمی کردووە بێ ئیشی ئەو هەلومەرجی کە ئەیبینێ وای لێکا بڕوامل بنێ بۆ وڵاتان لە بەرامبەرە ئەوە تا وشکە ساڵیش وا ئەکا ئێمە ئەم وڵاتە ناگاتە 15 ساڵی تر داوای ئەوە لێکەن کەوا ئەبێت حەقی دەنگانیان هەبێ لەبەرەوە تۆ نەک زمانەکە تۆ نیشتیمان لە دەستۆ دەرەچێت بەڵام هیوادارم ئێوە ڕازگۆیانە ئەم قسانی من لێی نەبرن چونکە میدیاکانی یەن وەک بەهشتی معروف خەزنەدار دکتۆر معروف خەزنەدار ئەیوت یەن کاسبی بە ئێمە واکەن ئێمە قسەکانەکەین بەس کاکم لێ ئەچێ ئەوە لەبژێرێ کە خۆی ئێوێ یعنی من ئەترسم ئێوە وشەی حاجەکە بەڵێ ئێمە حاجیمان بەکارهێنا بۆ ئەوەی کە حەجی کردووە بەڵام ئێمە بۆ خەڵکی تر کاکە و مامە و خاڵەمان هەبوو جا ئێوە هەستەکەن کە ئەوە بەرنامەی باسیشی لە پشتەوە بۆ کاتی خۆی کە کتابی نهێنی هەیە لە دەستگاکانی ئەمنا تەمەن درێژ بێ مامۆستای دڵسۆز حەمەکەریم هەورامی لە یەکێک لە کتێبەکانیە بەدەق باسی ئەوەکە ئەڵێ لەگەڵ ڕاپەڕین و ڕاماڵینی دام و دەستگای بەعسا لە یەکێک لە دایرەکانی ئەمنی هەولێرە ئەو کتابەمان دۆزیەوە کە داواکە هانی ئەوە بن کە خەڵک بە حاجی لە بری مامە و کاکە و خاڵە قسە لەگەڵ کاپەنیەک بانکە ئایا ئێمە ئەو خەڵکە مێگەل هەست بەوە کاشتێکی وا هەیە ئایا بەناوی ئایدۆلۆژیاوە هەر کامێکیان بێ ئێمە نەتەوەکەی خۆمان وا لێ ناکەین بەدبەختی بکەین یخۆ خەڵک ئایدۆلۆژیای لە پێناوی چیە کاکە ماوسی تۆن ئەڵێ من کۆمۆنیستێکم کە لە خزمەتی نەتەوەی ئایا ئێمە وام کردەوە بۆ هەموو ئایدۆلۆژیاکان ئایا خەڵکێکمان نییە ئێستا پیرۆزی لە زمانی عەرەبی هابینێ کە ئەمە قورعانەکە وا ناڵێ حەدیسەکان وا ناڵێ ئەو ناونانەی بە ناوێکی وشەیەکی عەرەبیەوە ئەنێ کە خۆی عەرەبی جوازی لێنەوە یخۆ حەدیسی پێغەمبەر درودی خۆی لەسەر بێ ئەڵێ من حەق الولد على الوالد ئەن یحسن ئیسمه ناڵێ ناوی عەرەبی خەڵکی ئێمەیە کە بەو نەوعاچە مناڵەکەی تۆزانی ناونان چەند گرنگە تۆزانی عەرەب چەند هەوڵیان ناکە سەلاحەدین بکەن بەی خۆیان بەڵام کە ئەگەنە ناوی شادی باپیری و لەگەڵ ئەسەدەدین شێرکۆی مامی لەوایتر دەسەوسانەوەستن